ئێمە وەک پەیمانگە سەرکەوتنی ناحکومی لە کەرکووک بەشداریمان کردووە قۆناغی مەرحەلە پێنجین و بەحسی تەخەڕوجا ئەم بەحسەمان کرد کە گەراجی ئەلکترۆنیە گەراجی زیرەکە پێویست بە نەفەر ناکا بۆستێت پێویست بە ئزدحامات ناکا ئیتر ئەوانە ڕوونایە لە ڕێگەی ئەم شاشەیەوە لە جێی بەتاڵ دەرئەچێت هەر جێیەکە هەبێ ئەگەر قفڵیش بێ سایرە ئەسڵەن لە ڕێگەی ئەم حەساسەوە نایەتە ژوورەوە دەرگاکەی بۆ ناکرێتەوە بە ئۆردینیۆ بەرمەجە کراوە بە پاترێکەش ئیشەکە کە 8 ڤۆڵتە لە ڕێگەی ئەم سایرەیەوە کە هێنین دەرگای چوونە دەرەوە حسێبەکرێ لێرەش دەرگای چوونە ژوورەوە حسێبەکرێ لەبەر ئەوە دروست کرد عادەتەن لە ناو بازاڕە بین قەرەباڵغیە زۆرە بێ و دزی زۆرەکرێت لە ناو سیارەکانە ئەمە ئەلکترۆنیە سیارە ناتوانێت بەدڵ خۆی بێت و بچێت سویچ لەسەر سیارە نابێت بەجێی ناهێڵدرێ و زحامات کەم ئەکاتەوە ئێمە 6 تەلەبە بوون کە دروستمان کرد وەکو بیرۆکەی هەموومان بوو دروستمان کرد بەس چونکە بەحسی تەخەڕوجمان بوو ویسمان شتێ جیاواز بکرێت و تا ئێستا ئەسڵەن لە عێراقا ئەم شتە هەر نییە